گرفتەکان لە ڕووی زمانەوە زیاتریان مەسەلەن ئێستا تۆ ڕاستە خوێندنی عەرەبی گرنگی زۆری پێدراوە بەرز کوردیەکە یەکجار وا پێی نەدراوە هەنێ مامۆستای خۆیان جارێ وایە یارمەتیمانە دەن کە بۆمانەکەنە کوردی بەڵام خۆی مەنهەجێکی ینی هین نییە سابت نییە کە بڵێ بۆ کوردی بێت دەرزەکە بە کوردی بوترێتەوە ڕاستە بە عەرەبی وترێتەوە لەگەڵەوەشەوە کوردیشی لەگەڵا بێت شتێ زۆر باشترە بۆ تەلەبەکان من 12 ساڵ خوێنم لە یان 12 ساڵ خوێنی لە کوردی بی کە لە مەکتەبی کوردی بی کە بچیتە مەحەد فەرقەکات تۆ عەرەبی نەزانیەوە ناتوانیەوە شتانی خۆ لێ دەبریکەی هەنێ مامۆستایە کە تەنانەت بە عەرەبی شەرحەکات تۆ هیچی لێ تێناگەی ئەلۆ کاتانەیان کێشت بۆ تەلەبە دروستە بێت لە گرنگترین ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خوێندنی کوردی بێتەوە لە شاری کەرکووک بەڕاستی ئەوە زۆرن کێشەکان بە 1-2 دقە تەواو نابێ یەکەم شت ئێمە کەمی میلاکمانەیە لە خوێندنگاکان لەبەرەوەی ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستان و مامۆستا بۆ خوێندنی کوردی دانەمزراوە بەغداش بە پێی پێویست مامۆستایی دانەمەزراندەوە بۆ خوێندنی کوردی دوو بینایەتمان کەمە سێ ئێمە ساڵانێکە هەموو خەڵکەزانێت 4 ساڵێک ئێمە موچەکانمان لە پاشەکەوتدایە بەڵام ئێمە خۆراگر بووینە هەوڵمانداوە هەرواز لە خوێندن نێنین بۆی خوێندنی کوردی لە کەرکووک فەشەلی پێنەیەتن بەڵام ئێستا کێشەیە دیکەوە هاتۆتە ئارایەوە هەستەکەین خوێندنی کوردی مەترسی دێتە پێشی ئەویش ئەوەیە کورد لەم شارە زۆر بە کەمی مناڵی خۆیان نێرنە بەر خوێندنی کوردی داوایان لەکەین مناڵەکانیان بنێرنە بەر خوێندنی کوردی لەبەرەوەی تاکە دەستکەوت لە کەرکووکە لە دەستمان مابێ خوێندنی کەرکووکە ئەبێ هەمومان وەک بیلبیلەی چاومان ئەو بەشەی خوێندنی کوردی لە کەرکووک بپارێزین بۆ ئەوەی ناحەزانمان دڵیان پێمان خۆش نەبێ ئەو دەستکەوتەی لە دەستمانە ئەویشمان لە دەست نەچێت ساڵ ئێمە وەکو کتێب گەشت هەموو کۆگەکان دابەشمان کردووە وەکو مامۆستا و میلاکات ئەگەر نوقسانیمانە بێ بەوانە بێش پڕی دەکەینەوە ئێستاش حکوومەتی عێراق ئەعلانی دامەزرانی کردو بۆ هەموو تاچێکی کورد لە شاری کەرکووک و تورکمان و عەرەبیش ئێمەش ئەکید پشکمانە بێ لەو دامەزرانە واتە لە ڕووی میلاکات شەوە کێشەمان نابێ سەبارەت بەوەی کە ئێستا ئەمساڵ ئێمە لە ڕووی بیناسازی قوتابخانە لە زۆر ناوچەکان بیناسازی قوتابخانەکانمان باشن بەڵام کەم کوڕیشمانەیە لە ڕووی ئەوەی ژمارە ڕەحلەی دانیشتن بۆ قوتابیان لە ڕووی ئامێری فێنکردەوە و ساردکەرەوە و ئامێری گەرمکردنەوەکو سۆبا دەبێت لە سەرەتای ساڵدا میلاکاتی قوتابخانەکان تەسویە بۆ بکەین چاچکەینەوە وانە بێژەکان ئەمساڵ وەک پارەکە تاخیر نابین بە زووترین کاریانێرنە قوتابخانەکان و فۆرمەکانیان پێ دەدەین و دابەشی دەکەین و دەست بەکار دەبن واتە پەروەردە عملێکی مستەمڕە ینی تۆ ناتوانانی بڵێ ئێتە تەواو هیچ کێشەیەکەم نەما بۆ هەتاهەتە ئەمڕۆ کێشت نییە بەانی کێشە بۆ دروستە بێ و بابەتەکانش ئابدێتە بێتەوە و بابەتەکانیش کێشەکان کە دێتە پێشەوە بێت و کێشەی هەنووکەیە ئەو ڕۆژە دروستە بێ بۆ بانی چارەسەری بۆ دابنەی پێشترش ئێمە کێشەی موچەمان نەبوو لە قوتابخانەکان مامۆستایانی مرکز کێشەیان نەبوو ئێمە مامۆستایانی ئێمە کێشەی پاشەکەوتی موچەیان نەبوو ئێستا پاشەکەوتی موچەش کێشەکانی نەماوە بەڵام وەکوتم دەتوانم حەسری کەم ئێستا تەنیا کێشەکان لەوەیە کە بتوانین مامۆستا و میلاک بۆ قوتابخانەکان دابین بکەین و بتوانین سەرەتای ساڵێکی نوێی خوێندن دەست پێ بکەین ئەوە حەزمێکی زیاد گەورەی پێدراوە قەبارێکی زیاد گەورەی پێدراوە تاوەکو ئێستاکە بە هیچ شێوەیە تەڵەبی خوێندنی کوردی نەچووە بۆ عەرەبی لێرە لەوێ بعضی حاڵەت دروستە بێت کە ئەو منداڵە 3 ساڵ لە خوێندنی کوردی مۆفەق نەبووە ناجح نەبووە لە پۆلی 2 سەرەتایی 3 سەرەتایی باوکی داوا کالێ تەجروبەیەک با ببینێ لە خوێندنی عەرەبی بزانین چۆنە دڵنیای هەموو لایەک دەکەمەوە کە ئەو ژمارەیە ناگاتە 100 و ئەوەی باس دەوە دەکات کە منداڵانمان لە پۆلێکی سەرەتایی ئەمساڵ کەم وەرگردووە هێشتا کاتەکە ماوە ئەمڕۆ سەرەتای مانجینۆیە ئێمە لە 15دا ئاماری کۆتایی تەڵەبانی قوتابیانی وەرگیراو لە پۆلی یەکی بنەڕەتی بڵاو دەکەینەوە ئەو کات بۆتان دەرەکەوێت کە ژمارەکە بەرەودووە پاشەکشەی کردویاننا لە ڕووی ژمارەی قوتابخانە هیچ پاشەکشەی نەکردووە لە ڕێی قوتابیان و خوێندکارانش کۆنگری ڕۆژنامەوانەیە بستین و ژمارەکەی ئەلانەکەین بۆ هەموو لایە بۆی دڵنیایی بدەین هەموو لایە